بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله. باسی بابەتێتر ئەکەین لەو بابەتانەی پێویستە بە ڕەمەزانەوە، ئەوش شەوانی قەدری پیرۆز کە ئەچینە سەر بەرەو قەدر دەچین. ئەم شەو 21 دەکا، هەر دەشەوە گەورەکەی مانگی ڕەمەزانی پیرۆز و یان ئەتوانین دەشەوی ساڵی ڕەمەزانی پیرۆز. ئەگەر تەماشا بکەین، خوای گەورە ئەم دنیای کاتێ دروست کردووە هەموو شتێک گەورەیەکی داناوە بۆی، هەموو شتێک گەورەیەکی داناوە. ئێستا تۆ تەماشاکە لە دنیادا کێوی داناوە، کێو یعنی جەبەڵ لەناو کێوەکانە کێوی ئوحد لە هەموو کێوەکان گەورەترە و پیرۆزترە لای خوا. ئەگەر وەک کێوەکان سێرکەین، ئەگەر تەماشاشکەین بەرد، تەنانەت بەرد لەناو بەردەکانە خۆمان ئەڵێن بەردە ڕەشەکە حەجەر الئەسوەد، ئەو بەردە لە هەموو بەردەکانی تر گەورەترە. خوای گەورە تەفزیلی داوە پێی، ئەمە بە جەوەڵ، ئەمە بە بەرد. ئەگەر تەماشاکەین بینەوە سێمیان لەناو مرۆڤەکانە کۆمەڵێ مرۆڤ زۆر گەورن، پێغەمبەران عەلەیهی سەڵاتو وەسەلام لە مرۆڤەکانی تر تەقدیرتر کراون لای خوا. ئەگەر تەماشاکەین لەناو پێغەمبەرانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەقدیم کراوە لە پێشی پێغەمبەرانی ترەوە. ئەگەر تەماشاشکەین کە گەورەی مانگەکان، تەماشاکەین مانگی ڕەمەزان لە هەموو مانگەکان گەورەترە. ئەگەر تەماشاشکەین ڕۆژەکان، ڕۆژی عەرەفە لە هەموو ڕۆژە گەورەترە وەک ڕۆژی ساڵ. ئەگەر تەماشاشکەین ڕۆژانی هەفتە جومعە لە هەموو ڕۆژەکانی تر گەورەترە. ئەگەر تەماشای شەوشکەین، شەوی قەدر لە هەموو شەوەکانی تر گەورەتر. کەواتە ئەمانە هەمووی تایبەتمەندی هەیە لە ئاینی ئیسلامی پیرۆزە. ئیسلام بایەخی داوە هەموو جانبەکانە، ئەوە نییە هەر بابەتێک بێ. سێرەکەی لە شتی جامدەوە وەک دار و بێژین، وەک ئەوەی کە پێشا باسمان کرد، وەک بەرد یان وەک جەبەڵ، هەتا ئەگاتەوە بڕوح دارەکانیش. خوای گەورە هەمووی تەفاسیلی داوە پێی. ئێستا تۆ هەر لە ڕەمەزانە، هەفتەی ڕەمەزان گەورەترە لە ڕۆژەکانی تۆدا، چونکە شەڕی بەدری تیا بووە. تەماشاکەین 27 ڕەمەزان گەورەترە، چونکە فەتحی مەکەی تیا بووە. ئەمانە گشتی لە قورئاندا ئاماژەی پێ کردووە، زەقی کردێتەوە و لە سونەتشا ئەبێ ئێمە هەر بە گەورەی بیگرین. هەندێک کات و ساتەیە لە ئاینی ئیسلامی پیرۆز هاکەدایی نییە بڕوا بە سەرمانە، هەروانیە شتێکی سادە بێ بڕوا لە بەسەری هەر لایەکماندا. کەواتە ئینسان لەم دەشەوەدا بێ خزمەتی چاکتر و باشتر کات، چونکە هەلێکی زێڕینە بۆ خۆی، بە تایبەتی شەوانی قەدر، چونکە ئەوە معلومە لە قورئاندا ئاماژە کراوە ئینا ئەنزەلناه فی لەیلة القەدر وما ئەدراکە ما لەیلة القەدر. چونکە ئەو شەوە شەوی ئەوەی خوای گەورە ڕێزی لێ ناوە قورئانی نازڵ کردووەتیایە لەوحی مەحفوظەوە تا دێتە ئاسمانی یەکەم دوای بە ئەندازەی وحی هاتووە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. یعنی ساڵی هەوڵدە ختمەکەت بۆ نمونە، ختمەکەت لەم دەشەوا تەواو کە کۆتاییەکەی لە دەشەوەکا بێنە، بە تایبەتی ئەو شەوەی کە زۆر عولەمایان زانایان زەقیان کردێتەوە، درێژی کەرەوە بۆ ئەو شەوە، چونکە کۆتاییەکەت تەواو کرد لەو شەوە هەموو عیبادەت دەکەت، بەرت دەکەوێ وەکەوەی ختمەیەکت کردە 82 ساڵ تو ختمەت کردووە، 82 ختمەت کردووە ئەم ساڵ بە ساڵەکان حەساویک. هەموو پاداشتەکانی تر، قورئان، زکر، هەمووی کۆکەرەوە لەو شەوە، چونکە ئەو شەوە زۆر پیرۆزە. ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. أما مشهور وباسمان كردوه حزناكم لسروا بلان بيغمري خوا أما أفرمي عليه الصلاة من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هر کەسێک بۆ نمونە کە لەیلة القەدر بە ئیمانێک و بە شێوازێکی جوان خوای گەورە لێی خۆشە بێ لە گوناحەکانی لە تاوانەکانی پێش و پاشی. نیشانەکانی شەوی قەدر چییە؟ ئیمانداران چەندێ خۆشە تو تێی 2 ساعت عیبادەت دەکەی، با 3 ساعت، با بڵێن لە 12 دەست پێکەینە تا 3 ساعت، تۆ بە 3 ساعت یعنی لای خوا ئەگە تۆماری بکەی 82 ساڵ 1000 مانگە دەستکەوێ، بەخوا هیچ نییە.
چی یعنی سەکابرایە بانگت کا بۆ کاسبی بڵێ وەرە کاکە تاقەیش بکە من پارەی ساڵێکە پێدەم زۆر نێژی 82 ساڵ بڵین ساڵێ چۆن هەمومان خۆمان هەڵەکەین ئەچینە پێشەوە یە ئەمە ئەڵێ خوایگیانە فەرمێ یەک شەوم بۆ بگرن ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم یەک شەوم بۆ بگرن من 82 ساڵ پاداشتان دەدەم ئێمە نابێ بژین خوایگە هەر دەشەوەکەیگرین نەکوە شەوێکمان بکرێتە پێش و پاش بۆیە پێغەمبەری خوا دەشەوی کردووە بۆ ئەوەی لە دەستی نەچێت خۆی هات وحی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هات پێی بڵێن چی شەوێکە بەڵام لەو کاتەدا کەمێک قاڵەقاڵێک هەبوو ئەو وحیە نەوتراوە پێغەمبەری خوا گەڕاوە بەلای خوا ئەوش حکمەتی خۆی تایە خی گەورە حەزی کرد ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تووشی ئەم خێرە بێ ئایا لەم دەشەوە ئەگە شەوێکی 27 بێ شەوەکانی ترچی کە دانیشتوین ئێمە زۆر جاران پرسیارەکرێت تۆ شەوی 82 ساڵەکەت هەیە لەو شەوەکانی ترش هەمووی بە عیبادەت بۆ دەنووسێ یەک بە 700 بەسەرەوە ئەمە تشەیە مقابلی ئەوە باشە نیشانەکانی چییە چۆن بزانین ئەم شەوە خۆی بوو یەکەمیان لە صحیحی مسلمدا هاتووە تیشکی خۆر بەیانی هەڵدێ کزە زۆر تیژی نییە تیشکی خۆرەکە زۆر تیژی نییە یعنی حسەکەی تیژەکەی کەمترە خۆی ئەم دەشەوە خۆی بۆ نمونە هەم مانگ هەم خۆر تیژەکی کەم ئەبێتەوە یعنی مانگکە بەعلەنی دیار نامێنێ هەر ڕۆژی لایەکی نامێنێ ئەم دەشەوە هەتا ئەڕوات بە ڕۆژش خۆرەکەمان تیژەکانی کەمنە بەڵام چی ڕۆژە زیاتر تیژەکەی کەمتر بوو ئەو نیشانەی ئەو شەوە لێتە قەدرە بەیانەکەی کە خۆر هەڵدێ ابن عباس ئەفەرمێ ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ شەوەکەی زۆر سافە مامەی پێغەمبەری خوا سەڵ نە ساردا نەگەرمە تیشکی ڕۆژەکەیشی تیشکێکی زۆر تیژ نییە و سوورە ئەفەرمێ ئەمە عەلامەتی لەیلەتل قەدرە ئەو شەوە زانی بەمانە کەواتە ئەمە چەند علاماتێکە تقریباً 3-4ێکە دایکە عایشە فەرمێ وتمان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر ئەم شەوە هات ئێمە لەو شەوە چی بڵێین باشە چی دوعایە بکەین ئەی پێغەمبەری خوا ئەو شەو دوعای فێری هەمووانی کردووە اللهم إنك عفو تحب العفو فاعف عني واتە بڵێ خوایگیان تۆ بەخشندەی تۆ لێبوردەی تۆ لێبوردانت خۆش دەبێت ئەی پەروەردگارە خوایە عەفومان بکەی وخوایە لێمان قبول بکەی وخوایە گیان لێمان وەرگری بە ڕەحمەتی خۆتان خۆمان بخەی یعنی تۆ ئەتوانی ئەم دوعایە بکەی بە عەرەبیەکەش بڵێی باشترە تا کوردیەکەی ئینسان سنەتە لەم دەشەوادا ئەم دوعایە بکە اللهم إنك عفو تحب العفو فاعف عني سرنج بدەین لە معجیزەکانی قورئان بینەوە بۆ سوورەتی قەدر کەمێ معجیزە ڕاوەستین لە سرایەتەکان قەدر لە قورئاندا بە یەکۆ بەسراوە قەدر ئاەتەکان یعنی قەزدی چونکە لەو شەوەدا قەدری گیراوە تەماشای سوورەتی قەدرکە إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر أما دوجا ليلة القدر أما سيجا خواي ولنا يهناوه إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر سيجا أم تكرار عليه بويا نشاني قورية هر شيء دو سيجا هات لشوينك دا نشاني أو إيشا أو كارا أو ناوى قوري لا إخوة بويا خواي قوري زورا ما جاي بيدك دوام سورة قدر سيوشي سورة قدر أزاني سيوشي وشا وتیانە مە دەلاڵەت ئەکا لەسەر ئەوەی قورئان 30 جزئە وتیانە و دەلاڵەت چەکانی بەڵگەی لەسەر ئەوەی ڕەمەزانش کە چییە سیە یان 29 سیە زیاتر ئەوەی کە سیەکە دەگرێتەوە قەزدیان لە وشەی قەدر ئاوردیانە بەرامبەر ئەم دوانە دایانناوە سوورەتی قەدر 114 پیتە سورة قدر 114 پیتە ئاماژە ئەکا بۆ قورئان کە بە ژمارەی سوورەتەکانی قورئان 114 سوورەتە 114 سوورەت سوورەتی قەدر 5 ئاەتە
چیمانەیە بەرامبەری 5 بێ؟ نوێژەکان. بارەکەڵڵا. نوێژەکان بەرامبەر 5 ئایەت 5 نوێژ. عولەمایان ئەمانە ئیعجازی قورئانە دەریان کردووەن جێ حکمەتی قورئانە ڕێکی خەن لەگەڵ ژیانە شتی جوانەیان بەڕاستی. گەڕان بە دوای شەوی قەدرە، یعنی چۆن بگەڕین بە دوای قەدرە عولەمایان فەرموویانە چییە، قسەیان چییە، باسییان چییە. عولەمایان قسەیان زۆرە، فەرموویانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی دەشەوەکەی پێغەمبەری خوا ئەمەی فەرمووە صلی الله عليه وسلم وتێتی بگەڕێن لەیلەتول قەدر کەچی لە تاکەکانە، یان فەرموویانە لە 27 ئیبن عەباس ئەفەرمێ لە تاکەکان 21 23 25 27 29. خۆی ئینسانیە توانی هەر دەشەوەکەی بگرێ باشە، ئەگەر نەتوانی 5 لادە بێ تاکەکان بگرێ، ئەم 5 کە باسمان کرد تاک. ئەگەر نەتوانی تاکەکان بگری ئەو کاتە بێرەوە سیانی بگرێ، 4 بگرە عەفوو. بۆ نمونە لەم 5 شەوە شەوێکیان تەرکە بۆ نمونە 21 23 25 27 29. عولەمایان فەرموویانە توانیت 4 بگرێ، نەتوانی سیانی بگرێ، بەڵام ئەوانەیشی ئەو 3 و 4ش یعنی پلەی بۆ دانراوە بە هیچ شێوە 27 لە دەست مەدە، 27 21 لە دەستی مەدە، 23 25 23 25 ئەمان لە دەست مەدە. ئەگەر نەتوانی بێرەوە بۆیلا 21 23 27 لە دەست مەدە ئەو سیانە. ئەگەر نەتوانی بێرەوە دوانەکەشی لادە 27 لە دەست مەدە. ئەمانە بۆ ضعف الئیمانە، ئەوەی هێ ناتوانێ، یعنی هەرچۆن بێ بانەڕوا، چونکە ها لە تاکەکانە ئەو گومانی تیانە. عولەمایان متفقن لەسەر ئەوەی لەو 5 یعنی ئێمە ئەبێ بگەڕین زۆر لەو 5، بەڵام ڕۆژە پێش و پاش ئەوە لێمان تێکەدا لەوەیە، چکە ساڵان بینیانە لەو لە کاتی سەحابە و پێغەمبەری خواشە لەوە بووە بۆ علاماتە، یعنی وتیانە. ابن عباس زۆر تەئکید دەکاتەوە مامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مفەسیر لە وەڵامی ئیمامی بۆ نمونە عومەردا وتی من ئەتوانم سوێن بخۆم. ابن عباس کە شەوی 27 ئیمامی عومەر وتی چۆن دەتوانی پێمان بڵێ کە سوێن دەخۆی کە 27؟ ئەوش هەندێک حکمەتی هێناوە، فەرمووی چونکە ئاسمانەکان 7 زەویەکان 7 منداڵ بە 7 مانگی پەیدا دەبێتە علامەتی منداڵی. لە حەجدا ژمارەی 7 بەرد ڕەجم دەکەی، تەواف و تەوافکردنی سەفا و مەروە 7 یعنی هاتن و ڕۆیشتن هەمووی فەرمووی 7 کە سرنج بدەی کەواتە ئەکا 27. وتیان چۆن ئەکات 27؟ ئەوش فەرمووی فيها لە ئایەتەکە کە هاتووە ئەکا 27 کە فەرمووی. ابن عباس رضی الله ڕحمەتی خوای لێ بێ بە ئیمامی عومەر فەرمووی بۆ وشەکان دەگەڕێتەوە بە 27 فەرمووی لەیلەة القەدر خەیر من ئەلف شهر سەلام هی تا ئایەتەکە. لە ئایەتەکە ئەڵا ئەکا 27 چونکە ئێمە وتمان ژمارەی وشەکان 3 هي ئەکەوێتە 27 بۆ نمونە لەوێ ئەمێژێت چونکە 27 لەوێیە. ئەمجا ئەفەرمێتش ئەگەر تەماشاکەین لەبەر ئەمەشە هەموو لە وشەکاندایە بۆ نمونە کە دانراوە 9 ضربی 3 ضربی 9 کراوە، یان ئەتوانین 9 ضربی 3 بکەین. ئەمە لە کوێ هێناوێتی؟ ئەڵێن 9 حرف و بۆ نمونەوە 3 جار دووبارە کراوەتەوە، 9 حرف بۆ نمونە و 3 جار دووبارە کراوەتەوە. قەزدی چییە؟ قەزدی وشەی قەدرە، وانە قەدر چەند وشەیە؟ قەدر چەند وشەیە؟ سێ. قەدر ئەلفەکان ناخوێنیتەوە، 3 وانە 3کە ضەربی 9 بکە چەندەکە؟ 37 27 تەواو. ئەم هاتووە ئاوا دایناوە. ئەمە ئەم قیاسی کردووە بۆ خۆی. ئەمانە لە فەلسەفەی قورئانە دەرکراوە ئەم شتانە،
ئەگە بگەڕێ لە قورئانە نییەمانە ئەمان هاتوونە بە فەلسەفەی قورئانی ئەم شتە جوانیان ورد کردێتەوە بۆ ئەوەی زیاتر ئیعجازی قورئان دەرەچێت کۆیان کردێتەوە دایانناوە کەواتە موسڵمانانی بەڕێز ئێمە گرنگە لەم شتە دەوشەوە بتوانین چاکتر و باشتر لە شەوانی تر عیبادەت بکەین بە تایبەتی شەوەکان دێین خۆمان مەشغوڵ نەکەین بە هیچ زیاتر بە نوێژ زۆر ئاسایش بێلاتان با نوێژی ئەم دەشەوە کەمە درێژ بێ دانیشە زۆر تەبیعیە دانیشە ناتوانی مەیکە سرەکان بینی لە شوێنی خۆتا دانشۆ بە خۆت قورئان بخوێنە مەخوێنە بە خۆت دانیشە جۆ بگرێ یعنی تۆ دانیشی نەتوانی نوێژکەی بێستە پاوە بە خۆت دانیشە سلایمە بۆتە عیبە من دانیشم چۆنەوێ دانیشم مام ئەی بۆ ناوێ خوای گەورە جەل لە جەلال و بەو عەزەمەتی خۆی ئیزنی داوە ئیتر بۆ دانیشی بە خۆت دانیشە ئەگەر ئەوەش داقەتت نییە بە خۆت نوێژ مەکە هەر لە سیرەکەی خۆت دانیشە ئاوا ڕوو بکە لە قیبلە نوێژە بەخوا نوێژە بەخوا ڕکادێ نوێژ مەکە نوێژە بەڵام بۆ کەسێ عوزری بێ نەک ئێمە بتوانین بیستنە پاوە و صحتمان چاک بێ بژین وڵا مامەساوتێتی کورە نوێژی نەکەی بۆ خۆت دانیشە نوێژە نە ئەمە نە بۆ کەسێ نەتوانی لە سەرەکاتا بۆ خۆت دانیشە نوێژکە دانیشە بۆ خۆت ذکرکە ئەتوانی کە نەتوانی لە بەی نوێژەکانە بۆ خۆت ئەتوانی قورئان بخوێنی قەزدم یانی ئیسراحەتێ بدەیتە خۆت بە خۆت 5 دقە دانیشی فکری خۆ سافکەی دوعا بکەی بەدڵ ئەو 2 سەعاتەی کە های لە مزگەوتە چونکە کاتەکەی کەمە و مڕعاتی یەکتریش بکەین چونکە قەڵەباڵغە ئێمە هەرێکی یەک پیتێ لە زبانمان دەربچێ ئەو کاتەوێتە فەوزا کە بووە فەوزا شتێکەکەی جەوی ئیمانەکەمان لێ تەکەچێ خوای گەورە ئیسلاحی هەموومان کە تەمەنمان پڕ خێر و بەرەکەت کە سەلامەتمان کە هەموومان و بەڵاو مصیبەت و ناخۆشی و نەخۆشی ئەم نەخۆشیە لە کۆڵی هەموومان بکاتەوە خوای گەورە شفای نەخۆشەکانمان بدا یا ڕەبی خوا عیبادەتمان لێ قبوڵکەی ڕەمەزانی پیرۆز ئەم دەشەوەش بە جوانی بتوانی سەحەتمان چاکەی بۆ عیبادەتی چاک و باش بکەین ڕحم بە دایک و باوکمان بکەی عاقبەت خێریان بکەی ئەگەر ماو نەگە مردوون خوای قەبرەکانیان پڕ لە نور بکەی یا الله خوای لە تەپاڕەینەوە ڕحم بە مردوەکانمان بکەی ڕحم بە نەخۆشەکانمان بکەی ڕحم بە وڵاتمان بکەی یا الله خوای هەرزانی بخەیتە وڵاتمانەوە شەڕ و خراپە و ئاژاوە یا ڕەبی لە وڵاتمان دوور خەیتەوە یا ڕەبی خوای لە تەپاڕەینەوە ڕحم بە هەموو لایەکمان بکەی خیر و سەدەقە و چاکەمان لێوەرگری آمين آمين والحمد لله رب العالمين صلى الله على محمد وعلى آله وصحبه